ام اپل لام برای خوم که ناوی سیها ده با منی ناسان چونکه اپکه سط لسط عزیزان و ایوه دتوانن روزانه چندین هزار شیبا لرگه ام اپا و بدست بهنن. منیش با پیویستم زانی بو اوی ویدیو لسر دروز بکم بو اوی خلکی حرمی کردستان سودمن بیلم ویدیویه. بناوی خواه سلام هاورن ایوام لهر شونه بنساخ و سلامت و تندروز من انشالله. برازان دیسان و منی هات معین لخدمت ایوه بو پیشکش کردن ویدیوی کیتر لزنجیره ویدیوکانی بدستنانی پارل انترنت لپیجی فیسبوکی بدستنانی پارل انترنت هر و حالا چنل یوتیوبی بدستنانی پارل انترنت بو برازان که یکم جراو چنل بینه یا چنلی بدستنانی پارل انترنت که منی هات معین هفتانه 4 ویدیو لره و چنل و بلاو کموه که ایوه ببران بردتوانن درو الکترونیکان و هر وها دلار امریکی به دست بینن. بو اوی ایوه هیچ یک ویدیو کانی دهاتو لدست ندن کم بلاویانه کموه چنل که سابسکرایب بکن زنگوله تنش چالاک بکن بو اوی هر کاتی کم ویدیو یک آپلود کم یا خود بلاو کموه یوتیوب لره نوتیفیکیشن و ایوه آگادار بکاتوه و یکم کسبن که بین ویدیو کام ببینن. امرو اپیک به ایوه دناسینم که ایوه دتوانم بی برانبر دراوی الکترونی شیبا اینو و چندین دراوی تر به دست بینن. بررسی عزیزان گمه که هنده خوشه اگر ایوه هیچ سودش لو اپای نکن بررسی سرنجی ایوه را دکشه بوه یاری کن جا چی لوی خوشتر که ایوه لهمان کادا که گمه اکن و سرقال دبن دراوی الکترونی شیبا و دوج کوین و چندین دراوی تر به دست بینن. عزیزان لیرانه با من بچ مدروه اچتا سر اسواق موبایلکت نازانم با آیفون دبیت یا خود نه بلام پیش هموشتک عزیزان لما و پاش اگر شتک اگر برنامه اپیک 100% نبی من لناو چنل بلا ناکموه بلام اما 100% بوی من بوی و بلام کردوه. دو فیش عزیزان لوگو که بمشه و عزیزان دو فیش ایوش چونکه من اینستالم کردوه و یک سرچ مناو اپکی بووی لکاتی و نگرم و ویدیو کش درجه پی ندم. کاتی که اپکت دا بازان عزیزان من پیشر نانوسینم کرده نانوسینه که همو تا نزانن که به جیمیلک نانوسینه که تو دیتناو اپکه هر وکو گوتم با ویدیو که درش نکماوه من ناچم سر بابتی نانوسینه که بلام کاتی که برنامه که اکنو ایوه دتانم به فیسبوک به جیمیلک یا خود به تویتر لم اپا بشتاری بکن. گرینگ ترین بابتکانی هم اپا عزیزان بوی و شرح کم با ایوه بتوان به برانبر روزانه هر چند که شیباتان بوی یا خود هر دراوکی تر لم اپای بدست بهنن. عزیزان لیرانه پیش و بچینه سرگمه که چند باشکی گرین که بوی و شرح بکن. لیرانه عزیزان گمه که چونه لیرانه پلی هیا تو لیرانه ماسی دگرید و لیرانه مکس هیا کاتی که ام فلشه که گمه یک عزیزان هر چند فلشه که بچیده سرواتر تو پلی بکید هر وکو من لیرانه زیادتر قلابه که تچیده سروا من با کمپیوتر انجام ادم بریک سخت عزیزان لیرانه گمه با هر وکو بین لیرانه من 25 پوینتم بعد سینا گمه که هر بمشی وی عزیزان بلا لیرانه کاتی که با خود دیتا نو گمه که عزیزان گمه که دیتا دستی تو و دتوانی یاری بکید کاتی که تو لیرانه ماسی دگرید عزیزانم لیرانه پوینت دادته لسر و استاساتو 25 پوینتم بده سینا و هر وها 43 الماس که تو دتوانی دواتره و الماسه و هر وها ام پوینته بکید با شیبا اینو یا خود هر دراوی کلاناو ام گمه هیا لیرانه لخور و عزیزان اپگرید یا اپگریدی قلابه که تو هر چند لیرانه اپگریدی بکید زیادتر قلابه که تشتا خوره و صندوق و شیبا و دوچ کوین و شتی باشتر و ماسی گاروتر بده سی دهنید که لیرانه استابونمونه 50 توکنیوه من اپگرید یکم هر وکا بینم بو با 75 جاره دیستانه اپگرید یکم تو لیرانه هرچند اپگرید بکی قلابکت لیرانه زیادتر شتی خواره و شتی باشتر بده دهنید و هر وها لیرانش تو اتوانی فیش و تا ماسی خود اپگرید بکی که لیرانه پوینتی یوی عزیزان ارستا پوینتی من 0 بو هر وکو بینن بو نمونه استا پلی اکینوا هر وکو بینن زیادتر عزیزان قلابه کم چو خواره و زیادتر پوینتم بده سینا چون که لخواره و اپگریدم کرد هر وکو بینیتان عزیزانم برنامه 100% بوی من ویدیو بویم درست کردوه ایواش زو بشاری بکن تا ابد نین و تا حتی نین ایواش زو بشاری لم اپای بکن
بۆ ئەوەی بەڕاستی بچن و زیاترین شیبا ئینو یاخود هەر دراوەکی تر بەدەستی بهێنن. لێرانە بەشی ئاپگرێتم بۆ ئێوە شەڕح کرد کە ئێوە چەند ئاپگرێتی بکەن، ماسی گەورەتر و هەروەها قوڵابەکەتان ئاپگرێت هەبێ و زیاتر ئەچتە خوارەوە و شیبا و هەروەها سندوق و ماسی گەورەتر بەدەستێنن بۆ ئەوەی پوینتەکانتان بچتە سەرەوە. لێرانە ئازیزان لەسەرەوە چەند بەشی گرنگکە بۆ ئەوەی بۆ ئێوە شەڕح بکەم. هەرچەندەکەم بە کۆمپیوتەر هاتیمە ژۆرێ، ئێوە دەتوانن بە مۆبایلی خۆتان بە ئاسانی ئەو گەمەیە ئەنجامی بدەن. لێرانە گێت VIP هەیە، کاتێک کلیک لەسەر گێت VIP ئەکەیت ئازیزانم. بە کۆمپیوتەری ئازیزان کەمێک دیار نییە ببورن، داوای لێبوردن لێوەکەن لە ئێوە ئەەکەم. لێرانە بوو 30 ڕۆژ 30,000 شیباتە دەتێ. ئەگەر تۆ لێرانە 100 و نازانم لێرە باش دیار ناکە ئازیزانم چونکەم بە کۆمپیوتەر هاتیمە 155 پێم وایە 155 ئەلماسی 155 ئەلماسی ئەوێ لە بەشی گێت گیف بۆ ئەوەی تۆ چالاکی بکەیت واتە ئەو پلەنەی بکڕی و ڕۆژانە 30,000 شیبای بەدەست بهێنیت و هەمان شێوە بوو 30 ڕۆژ تۆ ئەمەش 543 لێرانە و ڕقەمەم لێ دیارە ئازیزان ڕۆکۆ گوتم بە کۆمپیوتەری هاتیمە نازانم لای ئێوە چۆن پێشانەدە ئەم پلەنەشەگە بیکڕیت کە ڕۆژانە شیبای بەدەست بێنیت و هەروەها پلانی سێم 1206 ئەلماسیەوێ 30,000 شیباین و ئەمە پلانەکان ئازیزان تاتوانی بیکڕیت. ئەمە چون ئەکڕیت پارەی دامەنێ ئازیزانم لێرانە ئەلماسی بەدەستێنیت. ئەلماسەکان چۆن بەدەست دێنیت هەروەکو گوتم لێرانە کاتێکە کلیک لەسەر پلەیەکەیت بچوو ماسیەکان بیگرە. ئێستا من 6 پوینتم بەدەستێنە ئازیزان هەروەکو لێرانە بینن بوو 95 پوینت ئەلماسیشدا دەتێت. بەڵام ئاگادار بە لێرانە ئاپگرێتی بکە هەم فیشەکەت هەم قوڵابەکەت بۆ ئەوەی زیاتر بچتە خوارەوە بە فیشی گەورەتر و شیبای باشتر بەدەستی بهێنیت. و هەروەها لە بەشی ئینڤیت ئازیزان لێرانە کاتێک کلیکەکەیت کۆدێکتە دەتێت تو ئەتوانێ ئەو کۆدە ڕێفرانە بدەیت بە هاوڕانت شێری بکەیت بۆ ئەوەی هاوڕێکانت بەشداری بکەن و ئەوانیش لەم یاریە سوودمان ببن. تۆ دەتوانی ئەم پوینتانە کە بەدەستی دێنیت یاخود ئەلماسەکان بیکەیت بە شیبا یاخود هەر دراوێکی تر. لێرانە ویزرۆ هەیە ئازیزان کەشکلی بیتکۆینە کلیک لەسەر یەکەیت. لای من باش پێشانی نادا ئازیزان ببورن. لێرانە ویزرۆوی یەکەیت. یەکەم جار ئازیزان پێشەوەی بچینە سەر بەشی ویزرۆ بە بەگبینەوە بڕۆ سەر بەشی هوم. لێرانە ئەکسچێنج هەیە ئازیزانم ئەکسچێنج واتە تۆ ئەو پوینتانە ئەەکەیت بە هەر دراوێک ئەتوێ. لێرانە هەر چەندت هەیە بوو نمونە پێم وایە لە 1000 نابێکمتر بێ کە ئێوە بە 10 دقە یاریکردن ئەتوانە 1000 پوینتی بەدەست بهێنن و لێرانە شیبای هەلەبژێری ئازیزانم شیبا. لێرانەش ئەەکەیتە چەند پوینتت هەیە ئەنووسیت و دواتر لێرانە ئەکسچێنجەکەی باشە پوینتەکانت ئەبێ بە شیبا یاخود هەر دراوەکی تر کە دراوەکان زۆرن لە بەشی ویزرۆ ئەتوانە بچینە سەرێ و سەیری بکەن. ئازیزان بە خۆتان وەرنەوە ئەو گەمەیە و گەمەکەتان گەمەکە دێتە دەستیەوە کە چۆن یاری بکەن. گەمەکی زۆر خۆشە بەڕاستی من زۆر چێژ لەو یاریە بینم. ئێوەش دەتوانن هەر بەم شێوەیە ماسی بگرن و پوینتی بەدەست بهێنن و کاتێک کە پوینتیش بەدەست دێنن بکەم بە لێرانە لە بەشی هۆم بڕۆن ئەکسچێنجی بکەن. لە مۆبایلی ئازیزان ویزرۆوی شەیە لێرانە ویزرۆف چونکە لای من بە کۆمپیوتەری باش پێشان نادە ویزرۆویش لێرانە هەیە کە تو ئەتوانی بچی دراوەکان پوینتەکانت بکەیت بەو دراوانە و هەروەها شیبا. بخۆتان وەرنە ناو یاریەکە ئازیزان یاریەکی زۆر خۆشە. یاریەکە دێتە دەستی ئێوە کە چون یاری بکەن بەڕاستی ئێوە بێزار نابن لەو یاریە چونکە ئەتوانن ڕۆژانە زیاترین شیباین و لەم گەمەیە بەدەستی بهێنن و مەکسیموم ڕاکێشانی ئەم شیباش ئازیزان لەم یاریە 3000 شیبا کە ئێوە بڕواتان هەبێ بە نیو سەعات یاریکردن ئەتوانن 3000 شیبای بەدەست بهێنن و ڕاکێشن. بۆ ڕاکێشانی شێوە پێویستان بە تراسوالێتی هەیە کە من ڤیدیۆشم دروست کردە چونەتی بەشاریکردن لە تراسوالێت. لەوێ ئەدرسی شیباین و BSC سکەن ئازیزان ئێتێریوم نە BSC واتە شیباین و سێرچەکەی لە تراسوالێت باینەنس سمارت چاین شیباین و BSC دواتر ئەدرسەکەت لێرانە ئەدەیتێ بۆ ڕاکێشانی پارەکە کاتێک کە پوینتەکانت کردە شیبا و ئەدرسەکە ئەدەیتێوە بۆ ماوەی چەند دقەیەک شیباکان کە ویزرۆوت کردووە دێنە ناو تراسوالێتی تۆ
بله عزیزان چکم ویدیو لالام برای مبو و بخوشم بینی که در وکر را کشا و 100% بو و پیوستم زانیم ویدیو بو و درست بکن با زیادترین خلک کردستان به برانبر بتوانی زیادترین شیبا اینو روزانه به دستی بهنید. هر رخ نکامم پسر که بولاجر ویدیو ل چنل یوتیوبم بنووسن من بچه‌وان جوابتانه دماوه تا ویدیو اکیتر وبسایت اکیتر اپ اکیتر و برنامه اکیتر هموتان بخوای گورس برم خواهیار و پناهی و بید خواهتان لگل